ڕێڤەبەریا پێک ڤژیانێ لە وەزارەتە ئەوقاف و کاروبارên ئاینی دپرسم هێژای ئەمیر تو بخێراتی کوردستان 24 سباهی ڕۆژێکە گەلەکە گرنگە ji بۆ تەمامێ کوردستانê bi taybetî vê pêkvejiyana li Kurdistanê heywênê wê zelaltir nîşe hemû cîhanê bidin bi beşdariya zêdetirî 400 mêvanan ji Amerîka, Ewropa heta Rojhelata Navîn û hemî welatên dî li cîhanê. Sibahî Kurdistan dixwazî çi peyamekê bigihînît? بەناوی خوای گەورە و میهرەبان شەوتان باش. باشتر. ئەلۆ بەڵێ دەنگت دێکەرم کە ویستم ئەوە بزانم یعنی سبەی کوردستان دەیەوێت چه پەیامێک بە جیهان بگەینێت. سوپاسان دەکەم شەوتان باش هیوادارم هەموو لایەک باش بن. بەیانی یەکەم جارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق و تەنانەت ناوچەکەش کە یەکێ لەو پەیامە گرنگانەی کە لە هەرێمی کوردستان بە تایتڵ و بە عینوانێکی گەورە بە ناوی نزای نیشتیمانی جێبەجێ دەکرێت بە بەشداری هەزاران کەسایەتی باوەڕدارە جیاوازەکان لە هەرێمی کوردستان. بەشداریکردنی باوەڕدارە جیاوازەکان، بەشداریکردنی ئاینە جیاوازەکان، بەشداریکردنی بیر و باوەڕە جیاوازەکان، ئەمە دەلالەتی ئەوەیە هەرێمی کوردستان قۆناغێکی باشی بڕیوە لە پێکەوەژیان و لە ئازادی ئاینی و لە باوەڕدارە جیاوازەکان لە هەرێمی کوردستان. بەشداری خودی جەنابی سەرۆک بارزانی لەم دیدارە، بەشداری خودی جەنابی سەرۆکی هەرێم و بەشداری خودی جەنابی سەرۆکی حکوومەت لەم دیدارە ئەمە دەرخەری ئەوەیە کە ئازادی ئاینی و ئازادی باوەڕ و بێکەوەژیان چۆتە قۆناغێکی گرنگتر لە ناوچەکەم. باشە کاک ئەمیر، ئێستا ئەو هەموو میێوانەی کە زیاتر لە 400 میێوانە لەسەر ئاستی جیهان بەشداری لەم ڕێوڕەسمە دەکەن، باوەڕدارن لە ئاینە جیاوازەکانن لە نەتەوە و پێکهاتە جیاوازەکانن کە دێنە کوردستان هەمویان پێکەوە و ئەم پێکەوە ژیانە دەبینن چ گرنگیەکی بۆ هەرێمی کوردستان هەیە؟ بەڵێ بە دڵنیایی پێگەی هەرێمی کوردستان لە چاو جاران لە چاو ساڵانی ڕابردوو پێگەیەکی زۆر بەهێزە، هەم لە ڕووی مەحمای سیاسی، هەم لە ڕووی اجتماعی، هەم لە ڕووی تەنانەت اقتصادی. ئێستا پێگەکە پێگەیەکی زۆر بەقووتە لە ڕووی حرەکەی دیبلۆماسی. ئەگەر ملاحەزەی ئەوەتان کردبێ لە چەند مانجی ڕابردوو هەیەجانێکی گەورە، حرەکەیەکی دیبلۆماسی گەورە لەسەر ئاستی ناوچەکە، بە تایبەتی لە وڵاتانی ڕۆژهەڵات، بە تایبەتی لە وڵاتانی ڕۆژئاوا فۆکسێکی زۆر خراوەتە سەر هەرێمی کوردستان. دەلالەتی ئەوەیە کە هەرێمی کوردستان لە ڕووی دیزاینەوە، لە ڕووی عرقەوە، لە ڕووی فرە مەسهەبەوە، لە ڕووی فرە ئاینەوە ئاینی جۆرا و جۆری تێدایە، باوەڕداری جۆرا و جۆری تێدایە، پەیڕەوانی ئاینی جۆرا و جۆری تێدایە. وێنەیەکی زۆر جوانە، وێنەیەکی زۆر گرینگە لە ناوچەکە، لە مەنتیقەکە بەڕاستی وێنەی کەمە لەبەر ئەوەیە کە زۆرترین ئەو فۆکسەی کە خراوەتە سەر هەرێمی کوردستان، هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە ڕووی پێشکەوتنی ئازادی ئاینی باشتر و چاکتر بەرەو پێش دەڕوا و ئێمە ئەو فترەی کە ملاحەزەمان کردیە وڵاتان وەکو ترافیک لە ڕووی پەیوەندە دیبلۆماسیەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان بەهێزتر و باشتر دەکەن و ئەو مەحفەلەی کە ئێمە ئێستا قسەی لێ دەکەین بەیانی دەبێتە سەکۆیەکی زۆر گەورە هەموو بیر و باوەڕە جیاوازەکان، هەموو پەیڕەوانی جیاوازەکان، هەموو باوەڕدارە جیاوازە ئاینە جیاوازەکان لێرە کۆ دەکرێتەوە و خودی جەنابی سەرۆک بارزانی پەیامی تایبەتی دەبێت، پەیامی ئاشتی و ئاشتەوایی دەبێت. ئەمە قوڵکردنەوەی هەوێنی بەیەکەوە ژیان باشتر و چاکتر دەکات و لایەنەکان باشتر لێک نزیک دەکاتەوە و بیر و باوەڕە جیاوازەکان باشتر لەو سەکۆیە ئاش دەکاتەوە. یعنی پەیامی ئێمە پەیامی ئاشتیە، پەیامی ئەو تایتڵە گەورەی کە بەیانی کە بە ناوی نزای نیشتیمانی کە ئەمە لە جەوهەردا ڕاستە ئەجندایەکی تایبەتی خوشکبرایانمانە لە باوەڕدارانی مەسیحی، بەڵام ئێمە ئەو کەڤەرە یاخود ئەو بەرگە لە هەرێمی کوردستان بە بەرگێکی تەواوی نیشتیمانی و بەرگێکی تەواوی کوردستانیانە و بە ئەجندا و بەرنامەیەکی تەواوی خۆمانە زۆر جیاوازتر لە بەرنامە و ئەجندا ئەو وڵاتانی کە ممارەسەی ئەو تایتڵیان ئەو عینوانە دەکەن، چکە بەیانی ئێمە
لە هەرێمی کوردستان کە زۆرترین مسلمانان خۆتان دەزانن لەسەر ئاستی هەرێمی کوردستان و زۆرترین و ئاینانەی کە لە هەرێمی کوردستانن ئێمە بەرنامە و تایتڵ و ئەجندا و پرۆگرامی خۆمانمان هەیە بۆ ئەوەی کە زیاتر و باشتر لەسەر پەرەپێدانی ئازادی بنیادی ئاشتی کۆمەڵایەتی ئیش بکەین. بەڵێ باشە لە کوردستانێک کە پێکەوە ژیان بەو شکلە ڕەنگی دایتەوە بوویتە سمبول لە ناوچەیەکی بێڕەنگ دەبینین لە سووریا هەتا ئێستاش لەگەڵ بێ ئارامی نەگەڕایتەوە ڕژێمێک لە ناوچووە لە عێراق ئەوە تا کریستیانەکانن ئێزیدیەکانن شەبەک و حتا سونەکانیش هەست بە ئارامی ناکەن لە ناوچە جیاجەکانی عێراق لە تورکیا ئەس بوو نمونە هەمیە بێژم تەنیا سەدایەکی کریستیان تێدا دەژی وڵاتێکی وەکو تورکیا کە زیاتر لە 8 ملیۆن کەسی تێدایە وەرەوە کوردستان دەبینی پێکەوە ژیان بەو شکلە ڕەنگی دایتەوە یعنی فەرقی و جیاوازی ناکرێ بینی کریستیانێک و مسلمانێک و ئێزیدیەک و شەبەک و حتا سونە و شیعەیەک کە لەگەڵ کوردان دەژین لە سەرماخە گەیاندنی ئەم وێنە جوانەی کە لە کوردستان هەیە لە ناوچەیەکی پڕ ئاڵوزی و بێڕەنگ گوتم ئایا دەکرێ ڕەنگ یان تێڕوانینی کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرامبەر کوردستان بگۆڕێ؟ بەڵێ بە دڵنیایی ئەوە پرسیارێکی زۆر جەوهەریە ئیمان خان ئەو وەسفەی کە جەنابەت کرد ئەو تعبیرەی کە جەنابەت بەکارێنێ من دەتوانم بە دیوەکەی تر بڵێم ڕاستە منطقەیەکی بێڕەنگە بەڵام ئێمە مۆزاییکێکی جوانی لە ناوچەکە تەنەوعێکی جوانمان دروست کردووە زەغرەفەیەکی جوانمان دروست کردووە ئەوەی کە تۆ باست کرد بەڵێ بە تەکید زۆربەی ئەو وڵاتانە پێشێلی مافی مرۆڤیان لە ناو دەکرێت و ئیستیحاد دەکرێن و کەمینەکان ئێمە لە ناو خۆمان کە ناومان ناون پێکاتە لەو پڕی خۆشگوزەرانی و ئارەزوومەندانە بەیەکەوە ژیانیان لەسەر مستەوای تاک گروپ کۆمەڵگا و لەسەر باوەڕی ئاینەکەی خۆیان لەسەر معتەقەدی خۆیان بۆ پڕی ئازادی بەبێ سانسۆر ژیانی خۆیان ممارەسە دەکەن ئەوەی کە تو ئاماژەت پێ کرد زۆر بە جیاوازتر لە ناوچەکە ناوچەیەکی پڕ لە چێشمە چێشم و مەعمەعی سیاسی ئەو منطقەیە بەڕاستی ئەزەمات لە دوای ئەزەمات کێشەی گەورە قەیرانی گەورە بەڵام خۆشبەختانە ئەوەی کە ئێستا تێڕوانینی نێودەوڵەتی یاخود کۆمەڵگەی نێودەوڵەتی گۆڕیوە و بە چاوێکی زۆر گەورەتر کە تەمەشای ئەو بقعەیە دەکەن لە ناو دڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەویش هەرێمی کوردستانە ئەو جوگرافیایە ئەو پانتاییە ئەو پانتایە جوانەی کە ئێستا فەزایەکی گەورەی دروست کردو بۆ ئازادی ئاین و باوەڕ فەزایەکی گەورەی دروست کردووە بۆ پێکەوە ژیان بەبێ جیاوازی ڕنگ بەبێ جیاوازی زمان ئەو زمانانەی کە لە هەرێمی کوردستانەیە لە هیچ شوێنی ناوچەکانی تر باوەڕ ناکەم بەو شێوەیە کە لە کوردستان هەیە بە ئازادانە کە بە زمانی خۆیان بە باوەڕی خۆیان بە هزری خۆیان ممارەسی خۆیان دەکەن خۆما دەزانین نەو وڵاتانە ئینکاری زمان دەکرێت بەڵام لە هەرێمی کوردستان بە زمانی خۆیان بە سروتە ئاینەکانی خۆیان بە کەڵچەری خۆیان و بە ڕنگ و دەنجی خۆیان بەو پەڕی ئازادی ڕۆژانە ژیانی خۆیان و ممارەسەی ئاسایی خۆیان دەکەن بۆیە پێگەی هەرێم ڕۆژ بە ڕۆژ و لە دەرەوە و لە چاوی وڵاتان بە تایبەتی وڵاتانی ڕۆژئاوا و تایبەتیش ئەمریکا پێگەمان لە ڕووی نێودەوڵەتیەوە لە ڕووی کۆمەڵگای نێودەوڵەتیەوە زۆر بەهێزتر و باشتر دەبێت. دەسێتە خۆش بنهێژای ئەمیر عوسمان ڕێڤەبەرێ ڕێڤەبەریا پێکڤە ژیانێ لە وەزارەتە ئاوقاف و کاروبارێن ئاینی زۆر سپاس دەکەم.